ئێوە خۆتان نەزانن ئەم ڤایرۆسە کە ڕووی کردوتە کۆمەلگا هەمووی وەیەکەوە وەکو یەک ئەم ڤایرۆسە مەترسی لەسەری هەیە بەڵام ئەوەی کە بەلای ئێمەوە زۆ گرنگە و اختصاسەکە ئیشی خۆمانە ئەوەیە کرێکارانی ڕۆژانە کە لەسەر بیناکانی ژەکەن کە لەسەر ئەم جادێ دانیشتن خۆڵ و خاشاک پاکەکەنەوە و بینا دروزەکان خۆتان نەزان نەمانە مەعیشەت و ژیانیان گونجاو نییە باش نییە پارە دەستەبەریان نییە لەبەرەوە ئێمە هەڵساین بەوەی کە ئەم دەستکێش و دەمامکەی کە لەلایەن لەم هەڵمەتە نیشتیمانی کە مەکتەبی ڕێکخراوە و دیموکراتیەکان پێهێستاون بە دابینکردنی ئەمە بۆ کۆمەلگا ئێمەش بەشێکین لەو هەڵمەتە و ئەمە ڕۆژی دووەممانە کە ئەمەیان بە مەسمان بوو لە ناو کرێکارەکان خۆیان تۆزیکەین بتوانین هەر هیچ نەبێ بەمە پیان بگەێنین و شیاریەکیان بینێ کە سەلامەتی گیانی خۆیان گرنگترە. ئەمە جێگەی دەستخۆشیە ئەمەش پێداویستیەکە بۆ ئەو کرێکارانەی کە بژێوی ژیانیان کەم دەرامەتن هاوکاریەکە بۆ کەسانەکە لە شوێنی ماڵی خۆیانەوە دێنە شوێنی کار ئەم شتانیان دەست ناکەوێت لەو ڕێگەوبانە ئێمە هاتوین لە ڕێگەی ڕێکراوەکانەوە ئەم دەمامک و دەستکێشانە تەوزیعەکەین بەسەر ئەو کرێکاران کە لەسەر ئەم جادانن ئێمەش کرێکارێکین وەکو ئەوان. دیارەیەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دامەزراندنەوە حیزبێکی چەپی شۆڕژگەر بووە هەمیشە پارێزگاری لە کرێکار و زەحمەتکێش کردووە و ئێمەش وەکو لە ڕێم ڕێنمایەوە کە ئێمڕۆ مەکتەبی ڕێکخراوە دیموکراتەکان لەسەر ڤایرۆسی کۆرۆنا بۆ خۆپاراستنی تاک بەڕاستی ئێمەش وەکو سندیکا هەڵمەتێکمان کردووە بۆ وشیارکردنەوەی کرێکاران کە ئاگادار بن بۆ پاراستنی گیانی لەشی خۆیان. خوش